ولی تماشاوان جهل بط روشا شنگالی روشا که کریتیکه جه گلک آلیان و گلک رهندان و بگمان پیوستی به حال وصل سرکنو چاره سرکنه هر چند نقشه رهن بریار درد چنلیل سر عرده نهاین بجی کرن برکو برو واجی روشا هر کدی چه تصعید ترده به خلقی پریشان ترده به رئیس سعود مستو اور ببر کاروبارین ازدیانا لوزارت اوقاف و کاروبارین اولی لحکومت هرما کردستان لهولیر گلمه بله لدهوكي ديال بابا لدهوكي كاي سعود دما تباش با از بارم البيراته دما كوبريا چانده كي دنبا كمپا شاريا كوزورترين آورن خلق شنگالت دباش دارن ما بهافرا برنامه بري و بربوه كش خواسته كن خلقي اوه بين تعويز كرن قرابو كرن بكاربن او خانيت حرفي بخوخاني كي چه كن روشا امنية شنگال آسايبه و گرنه سرمالو حالين خواه كاتا اف بريارا حكومات عراق كو گلك بريار دانا ركبنا شنگالي جه تدبيني گلو ديتا جيبه جي كرن يان حبري سر ورقيه روش باش کا کاکارو او بینرین تماشای کردستان 24 کن براستی اف بریارا کو حکومتا بغداد پیفداره و فرمی کو راگهاندی که او زوینا دینا دان بوان کسین قربانیان دست داعش خلاص بوین چیجن بن چیزاروک بن الگور و یاسا در کفتی گریدای قانونا ناجیاتا و رهبریا کاروبارن ناجیات اویش دست داعش قرطال بوین کو سرب وزارت کاروبارن کمالاتیا ابریارا تنواند ود گرتن و تانو کالگور آمارن من رهبریا ناجیات آورگرتین که شخصات و هفت کسا پیشکش کریا و ده مفادار بنش اش برگن و اش بلی کو او زوین هاتینا ببخشین حد من بریارا کباشا دست خوشی لتکین لی اوه دردو و ایشو و برینت شنگاری درمان ناکتن و تزانی نوکا زیادتر 325,000 خلق میں شنگاری سنور 15 کمپین آوارال پارزگاه دو که جینوش دروی کمپات جین و او بریارتن آماجه کب شریحه که هر گرنگ و ام دستخوشیلت کن که ام بوام تنه ود گرتن چه علاقه بقربوا خلق قضا شنگاری ونینا بشیوه که گشتی يعني هربو برچافروني كرن او لجنة تعويضاتا ياكو خلقي فايلت خو پیشکشی وان کرین تنه 4 موظفن 4 فرمانبرن لشنگاره بدوامك گلک بسرو برد کن و تانو که 3500 کسا فايلت خو پیشکش کرین آگا کار یک سروک خزان ازدی قربوی ور نگرتیا نچوت سریدا یاکو اوی هیویک واهی ده قربوی ور گرتن و مخابنی و که مزنترین دست کفتیا حکومت بغداد تانوکا واقوتی ام ده حق پاسا دین یان حق وانسارا دین اوش آورابون زفرت سر جیوال خوی خرابه القضا شنگاره باشه چه منطقه چه معقوله بی قربو کرن بی برقرار کرنا ام ناحیه وان گروپاتین چکدارن جدا جدا نبونا اداره که شرعی که بو ریگر بو آوادان کرنا شنگاره بو جفاک نف دولتی بری خوب دتا قضا شنگاره و خلق ما مفابتش همش آوادان کرنه همش قرابو کرنه هرج برقرار بله كان صوت هلبت شكراستي حكومات قالك برسجريك هنا تظاني جا حتى او مجرى ناجياتان جو خوش كودايك نزدي كوج دست 11 رزقار بنا حتى بأوايك قالك خاف يكي صالي معاملتان بريفت بن معاملتان جدا ما بريفت بن كنت قلتي چند فرمانبره كين كيم معاملتان جنا جهنا جيش ولا جي يعني السر عردنا نهاية تطبيق كرن حتى انه كان هاتنا تعويض كرن وهيك تقولي بساط هزاران خلق شنقالي درب درب ونشخوا وحز كان فكرنا صار مالو خالين خوا لي روشان باوي كدنا حتى تقولن ازدواجيات لتعامل حكومتها صبرتي قال خلق دبر شنقالي ودبر بون من قالوا بو كسو كارن داعشه لكامبين روشاوي كردستان سوريا تين تجد او حتى نبا شنقالي جدا همي تشتكي دتي وان تبليج جواكيت كت خدماتوان كت اي بو خلق شنقالي كو قرباني دستي داعشنا چنا ما به حکومت عراق يجيب با قرباني داعش بو راج بفي اوائيه هلبته و ایک شوان خالایک و خلک ما رازی بوا بجیانا خیفتک و اوا سر و 9 سالا بوی بارودوخ خراب را در باز بتن کو رازی نبد وگرتا سرجی واره خود و روشا خراب دا ایک شوان يعني برين كومالجها ازدي برين دار كرين كا وگراندنا وان خزان داعش بول الكامبا هولي
و شێوازێکی گەلێکی ڕێک و پێک و پشتەوانی حکوومەتە بەغدایە و هێزنوانین سەربازی ڤەگەڕاندین باش ئەم دەشوانش گەڕین ئەوت بێژن بلا خەلکێ مەڤزبرتن ئەگە حکوومەتە بەغدای ڕاستەیە مجددا چارەسەرکردنا وان مەلەفێت گشتیت کۆمەلگەها ئێزدی کوونۆکاوی بارودۆخە خراپ را تێرا دەرباز بن بلا وەزعێ کەمپا سەردەشتی هەڵسەرێکیایە شنگارێ بتنێ عیلاجکەن ئەگەر ڕاست دێن وەکەت مجدن بۆ چارەسەرکردنا یاوان کێش و گرفتن ئێزدیا و ئەو بربەستێن تێنە پێش و خەلکێ مەناڤەکردە سەرجی و وارێ خۆڤە سەرێ نەح ساڵە ئەوان نەقاریە خەلکی کەمپا سەردەشتێ قانعکەتن و قەنەعەتێ بۆ ڕاشێکەتن و ئەمنیەتێ بەرقەرارکەتن و ئیدارەکە دروست هەبتن و خەلکێ باوری هەبتن و جارەکە دی زڤرتە سەرجی و وارێ خۆ بجدی چا خەلکێ ئێمە وێ دەرێ وێ قەنەعەتەی نەتن و تایبەت شک ئەڤە هەر ماوەک ماوە دێ ئەوان خێزانێن داعشکینن بەر کێلەکە یا قەزا شنگارێک و براستیشک نەبەرپرساتی یا بەغدایە دیارکەتن بەرامبەر ئەوان ئێش و ئازار و قوربانی ئامازنا کۆمەلگەهای بەڵێ کاک سعود حتا مەسەلا دۆڕۆتیە بکەین یا تەعاملکردن دگەل لە خەلکێ شنگالێ و دەشتانەینەوە شنگالێ گرێدای پارێزگاهانەینەوەیە دگەل دەشتانەینەوە لەوێرێ بێگومان مەسیحیجی هەبوونەوە و بەشێکی عەرەبانژی نەبوونە کوردین شەبەک هەبوونە ڕاستیبان هەموو ئێرەشان بوونە حتا سندوقا قەرەبووکردنی هەیە بوونەوەکە محمد خەلیل دەبێژە پارلەمانتاری عێراقی 5 ملیار دینار تێدانە لێ ئەف پارە li şûna şingalê bû deşaneyê newa têne dabînkirin heta ji aliyê xizmetguzariyê ve ji aliyê gelekî aliyên din ve avadankirinê ve tawîzkirinê ve cudakarî tê te kirin gelo ev cudakarî bû tê te kirin کاکەکار هەکە متابعا کرد بتش دەست پێکەش هەر پێنگاوێک هات بتە هاوێتن بۆ ئاساییکردن و باشکردن وەزعی شنگارێتە دیت ئاراستاوێ بەرەب ئەبرەخێکی دیڤەچوو هەمل گۆر وان داخوازیین خەلکێ مێ شنگارێ حکوومەتە هەرێما کوردستانی و فشارە یا جڤاکێ نێف دەوڵەتی هەر جارێکە بڕە پارەک بێتە تەرخانکردن بۆ قەزا شنگارێ گرێدای ئاوادانکردنایە بتن تەدیتی گرێدا بسەهلنەینەوە و دەشتانەینەوە و ئەو ئاراستەکردناک و مەدیا مەبەستجێک و خزمەتکردنا خەلکێ مە بکەتن مخابن بەرب عەردەکی بەتشتن ئەم شوێ گازندێت بکەین و ئەم نەت ڕازی نەشک و سندۆقا شنگارێ بێتە گرێدانە سندۆقا سەهل نینەوە چەنگ و بارودۆخێ شنگارێ بارودۆخێکی تایبەتە و بنیا تحتیا شنگاری گەلک جیێوازە ئەش بنیا تحتیا یاوان دەبێت دیەت سەهل نینەوە و بەردەوام دووڕووی تێدا بووە پراستیشێک و فەرق و جودایی هەبووە بۆ خزمەتکردنا وان ناوچە بەراورد لەگەل ناوچە شنگارێ بەر هەندێشک ئەم دخوازین ئەو سندۆقا تایبەتە ناوچە شنگارێ بتن و ئەڤەشک وێ دیارکەتن وێ ئاماژێ بۆمە دیارکەتن و بەردەوام حکوومەتە بەغدایە دووڕووی بکارینایە لەگەل کۆمەلگەهای ئێزدی بەێ هەر سەبارەتی ڕەوشە شنگالێت و زانی یەکیش پرزگرێکن سەرەکیین ڕەوشە شنگالێک و ئاسایی نەبە مژارە ئەمنیە هەبوونە کومێکە گروپین بناو و نیشانên cudane ku ev grupe çil derve sîstemê bergiriya Iraqê min çi di nava sîstemê bergiriya Iraqê de bin formekî yasayê wergirtiye lê pabendî biryarên hikûmeta Iraqê jî nabin bi serê xwe diteqînin rêkevna şingalê heye ser erdê nayête bicîkirin heta te dîn Hemed Şia Sudanî seredana parêzgehaneyê navakirine neşya biçîte şingalê ji ber rewşa emnî kewata gelo ev forma her ku diçe tesîtir û tuntir û dijwartir dibe sebebê serêkî vê rewşekî ye هەلبەت پشتی 2020 و ڕێکەفتنامە هاتیە دروستکردن نابەینا حکوومەتە هەرێما کوردستانی حکوومەتە بەغدای گۆڕ ئاساییکردنە وەسعێ و بارودۆخێ شنگارێکە ڕاستیشک ڕێکەفتنەکە هیوا بەخش بوو بۆ کۆمەلگەهای ئێزدی کە زەمینە خۆشکەت و خەلکێ مەبزەبرتن لێ مخابن ڕۆژ بۆ ڕۆژێ ڕەوش ئالۆستر لێ هات و حکوومەتە بەری محەممەد شیع سوودانی پوێ بەهانەیەت گوتی ئەم نقارین وێ جێبەجێ بکەین هەبوونا هەندێک گرۆپێن نەتبن ئەمرۆ ئەوامرێت سەرۆکێ لەشکری قایت قواتێ جێش عێراقێدا بووە و بۆ حکوومەتە یا هەرێما کوردستانی دێتە حسابێک کە ئێک شوان بڕگەن ئیدارەکردنا دەوڵەتە عێراقی کە محەممەد شیع سوودانی ئەپوێ وەسیقنامێ بووە سەرۆک وەزیران کە هەندێک ئاماژەنۆکەیە تین وا دەست پێکردی ئەپوێ هیڤێناک و ئەفرێکەفنا بێتە جێبەجەکردن و ئەفرێکەفنا نۆکە تاکە ڕێگایەک و زەمینە بێتە خۆشکردن و خەلکێمە دڤەگەرتە سەرجی وارەخۆ ئەوێت نەڕازی ئەوێت بێژنا فرێکەفتنە چارە نەکات کەرەم بکەم بلا بوومە فۆرمێکی بەدیل بینن یا ڕێکەفتنا یا
ئاساییکردنا وەزعی شنگارێ هەم ڕوێ ئەمنی بە چارەسەری تێدایە هەم ڕوێ قەرەبووکردنێ بە چارەسەری تێدایە هەم ڕوێ ئابادانکردنێ بە چارەسەری تێدایە و بە هەمووش بنە زەمینە خۆشکردن و مەلەفێ دۆسەیە فایلە بەگەڕاندنە خەلکێمە بداوی بێتن ڕاستیشک ئێدی بەسەک و خەلکێمە سەر و نەح ساڵە دووری مال و حالێ خۆە و ژیانەکە گەلەکە خراپڕا دەرباز بتون وە حکوومەتە بەغدایە داوت کردە و بەرامبەر ئەوێ قوربانیا کۆمەلگای ئێزدی داین هەفکاری لەگەل هەموو جهتên نێفدەولەتی پەیوەندیدار کەوام وەک حکوومەتە هەرێما کوردستانێت تەمام ئامادەینەک و ئەم وێ زەمینێ خۆشکەین و ئەو ڕێکەفنێ جێبەجێ بتن بۆ خزمەتە کۆمەلگەها ئێزدی نەک بۆ خزمەتە جیهەکی نە بەغدایە نە بۆ هەرێما کوردستانێ ئەو ڕێکەفنەما خزمەتە کۆمەلگەها ئێزدی بکەن بله هذا يعني هيك بكرتي وباري هي جلوا في ركفنا ايدي بيت جيبجي كرن اكين برينا به وەک ئەو ئاماژە و دەنگ و باست مەش سەرۆک وەزیرانی عێراقی محەممەد شیع سوودانی بیستین کە ژۆرێک چێکریا بەری سەرۆک حکوومەتێ بەری نۆکە بتر کارت کەتم ڕاستی و وعد و عود داینەمە و ئێکش خاڵێن ڕێکەفنا ئیدارە دەوڵەتبوونا عێراقیەکە بوان خاڵا بووە سەرۆک وەزیرە و ماهیڤێ واهەیک و محەممەد شیع سوودانی مجددا بۆ جێبەجێکردنا ڕێکەفنێ بله برئيس سعود مستوري وبرئ كاروبارين زديان وزارة أوقاف وكاروبارين أولية حكومة ريما كردستان هاي سعود قالك سباس